پاشەو ئاڵۆزیای لە ماوەی ڕابردوودا لە خورمات و ڕوویدا بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە دۆخی ئێستای خورمات و قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەست پێش خەریکیدا بەیاوەری بریکاری وزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان سەردانی شاری خورماتووی کردو لە بارگای قایم قامێت لەگەڵ ئیدارە و ئەنجومەن و لایەنەکان و بەرپرسانی دژە تیرۆر و ئاسایشی خورماتوو کۆبووەوە. دیارم سەردانی جەنابی جێگری سەرۆک یەکەم سەردانیەوە دوایم سەردانیشتنیە لە ماوەی ڕابردوو چەند جارێک ئەم شاری بەسەر کردوتەوە. مەبەستە سەردانەکەیەوە لە نزیکەوە بە ئاگابوون لەو کێشانەیە بە تایبەتی و کێشە و ڕووداوانی کە لە دوایە ڕوویداوە لە شارەکەیە و لە هەمان کاتە هەم لە ڕووی خزمەتگوزاریەوە هەم لە دروی پێداویستی پێشمەرگە و سەردانی سەنگەرەکانی پێشمەرگەشی کردووە. جێگری مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتوو ڕای دەگەێنێت کە ئەم سەردانەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قوبا تاڵەبانی گرنگی زۆری بۆ ئیدارە و خەڵکی خورماتوو هەیە و بەڕێزیانیش بەڵێنیان داوە کە پارێزەری خورماتوو بوون لە حکوومەتی هەرێمدا. لە کێشەکانی خەڵکی خورماتوو ئەوە بووە کەمتر ئاوەڕمان لێ دراوەتەوە بۆیە بەڕێز کاقوباد و وەفدەیاوەرەکەی سەردانیان کرد لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی شوناس و هەوی شارەکەەوە و لە ڕووی معنەویەوە بۆ خەڵکی خورماتوو و بۆ هێزی پێشمەرگەوە بۆ ئیداری شار و بۆ هەموو لایەنە سیاسیەکان گرنگ بوو بۆیە ئومێدەوارین بەردەوام بێ ئەو بەڵێنیشی پێدان کە ئەم سەردانانە بەردەوام بێ و بەڵێنیشیدا کە پارێزەر بێت چکە ئێمە باسی ئەومان کرد کە پێویستمان بۆیە لە حکوومەتی هەرێما کەسانێک کە بن لە ئاستی باڵا پشت و پەنای خورماتوو بن خورماتوو ئیتر بم بێ کەسیە نەمێنێتەوە بۆیە لە ڕووی ئەمنیەوە یەکێ لەو داوایانی خۆتان نەزان کە خورماتوو بە دەستیەوە ناڵێنێ کێشەی ئەمنیە ئێمە داوای ئەوەمان کرد کە ئاسایشمان بۆ لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە بۆ بەهێز بکرێ چونکە ئێرە ناوچەیەکی فراوانە خۆتان نەزان و ناوچەیەکە کێشەی زۆرتیایە ململالیتیایە بۆیە چەندە ئاسایش بەهێز بکەیت ئەوەندە لە قازانجی خەڵکایە بە هەموو پێکاتەکان بە کورد عەرب تورکمانەوە. قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەک یەکەم بەرپرسی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە نزیکەوە ئاگادار بوون لە ڕەوشی ئێستای خورماتوو بە سەردانی قەزاکەی بەسەر کردەوە و لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی خورماتوودا کۆبووەوە ئیدارە و لایەنەکانیش ڕای دەگەێنن کە لەم ساتە وەختەدا خورماتوو پێویستی باوەڕدانەوەی حکوومەتی هەرێم هەیە کە خۆشبەختانە قوبا تاڵەبانی دەست پێشخەری نواندووە لەو ئاوردانەوەیەدا و جێگای ئومێدی خەڵکی خورماتون کە لە حکوومەتی هەرێمدا داکۆکییان لێ بکات. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورماتوو.